ئیدریس بارزانی لە سەردەمی شۆڕشی سێیەمی بارزان لەدایک بووە کاتێک کۆماری کوردستان لە مەهاباد دەڕوخێنرێ مەلا مستەفا ڕوو لە یەکێتی سۆڤیەت دەکات. بەڵام ئیدریس بارزانی کە ئەو کات تەمەنی تەنیا 3 ساڵ بوو لەگەڵ بنەماڵەکەیدا لەلایەن ڕژێمی ئەو کاتی عێراق دەگوازرێنەوە باشووری عێراق و لە کۆمەلگا زۆرە ملێکاندا نیشتەجێ دەکرێن. دوای ئەوە لە بەغدا دەست بە خوێندن دەکات تاوەکو مەلا مستەفا لە ساڵی 1958 دەگەڕێتەوە باشووری کوردستان. دوای ئەوە دەگەڕێتەوە لای باوکی. هاوڕێکانی ئیدریس بارزانی کە پێکەوە لە شاخ پێشمەرگە بوون باستەوە دەکەن کە ئیدریس بارزانی کەسێکی سادە بووە و لەگەڵ پێشمەرگەکان لە سەنگەرەکان وەستاوە. وڵا ڕۆژ جێنابێ هاتین سەردانە چین کرد مەدید کو داسکە کات دەستەدا یە دارا هەلپەرژنی گەرکا و گیشکا وێ دیگە مەش گوتێ من خۆ گوتێ من گوتێ ئەس خۆڵام دێ دەستێت خۆ بریندارکە گۆ نەنە ئەف دار و بارە دێ وەلێتێ عالم دەستیفادەی لێکە دێ بەرێ وایە پێوێت و خەڵک دێخۆتن ئەف تشتە هەمت کردن بێیک و چ داعیە لالیوی نەبوو. بخۆ لە سەفر نییە بوو خۆ نانی بەڕێکرد و پێشمەرگەی بخۆ لەسەر بۆ دیبیانزدەتەکردنێ دیڤەڕێک لۆ زۆر چیل و هەندرێنێ و کوڕە چیل و گۆڕەزێ و گۆڕەز هەوە پشتە باڕەکایە بخۆ لە سەفر نییە بوو چاوی ئەدایە گوتێ نانەکی جوان بۆ بکەن پێشمەرگەی برسینەکەن. کاتێک شۆڕشی ئەیلول لە ساڵی 1961 بەرپا دەبێت ئیدریس بارزانی ڕۆڵێکی سەرەکی دەبێت بە تایبەت لە شەڕی هەندرێن تاوەکو سەرکردایەتی ئەیلول لەگەڵ حکوومەتی عێراق گەیشتە ڕێکەوتن و ڕێکەوتنامەی 11 ئازار واژۆکرا. بەیانە 11 ئازاری وەختی کو هاتی ئیمزاکردن مەلا مستەفای ئیمزاکرد بە نیەتەکە پاکێش وەختی کو لە مووسڵ لە مەقەڕێمەدای پاش هەیڤەک و تشتەکە لە پاش تەوقیع بەیانە 11 ئازار دو وەختدا مە شعورە هەندێک کرد و لازمە ئەم حەزەرێ وەربگرین و هوشیار بین لە دەستی حکوومەت. لە دوای شۆڕشی ئەیلول هەوڵی زۆر هەبوو بۆ پێکێنانی بەرەی کوردستانی بەڵام بەهۆی ململانە ناوخۆیەکان سەری نەدەگرت. بە چەند ساڵێک پێش ژیان ئاوایی ئیدریس بارزانی دەست پێشخەری کرد بۆ پێکێنانی بەرەی کوردستان لە نێوان حەزبەکانی باشووری کوردستان. کاکە دریس گوتی لێ گەڕێ لە بۆ من خۆم جهود صرف دەکەم بە تایبەتی دەچمە لایە کە هیچ نەگەیشتنە یەک ئەو چەند ساڵە وتی ئەمەن دەچم لە پێناوی دامەزراندنی ئەو بەرەیە یەکبوونی حزبە کوردستانیەکان لەو بەرەیە ئەوە بوو کاکە دریس کە چوو بوو گەڕاوە بە ئیجابی گەڕاوە گوتی توانیم قەنەعاتیان پێ بینم کە بەسە چیتر ناکۆچی لە مابەینی حزبە کوردستانیەکان نەمینە. کاک ئیدریسی جوانەمەرگ یەکێک لە قەهرەمانەکان و مهندسینی ئەم ئاشتبوونەوە بوو لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانیدا و ئەوەل دانیشتمان کرد لە یەکی لە ئۆتێلەکانی ئیران لەوێ من و فەرەیدون عەبدولقادر مسوەدەی بەلاغی ئاشتبوونەوەمان نووسی و هەردوو بەڕێزان ئیمزایان کردەوە جەنابی مام جەلال و شەید ئیدریس بارزانی. ڕۆژی 31 1970 کاژێر 6 بەیانی ئیدریس بارزانی لە گوندی سیلڤانە کە سەر بە شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانە ژیان ئاوایی کرد و لە گۆڕستانی شاری شنۆ لە تەنیشت مەلا مستەفای باوکی دەنێژرێت. دوای ڕاپەڕینی 1991 لەسەر داوای سەرکردایەتی پارتی تەرمی مەلا مستەفا و ئیدریس بارزانی دەگەڕێنرێنەوە باشووری کوردستان و لە گوندی بارزان دەنێژرێن.